ئینسانی مسلمان دائما حەزەکات دنیا سەوز بێ درەخت چونکە درەخت خۆشەویستەکانم ئەگەر درەخت لە هەر وڵاتێکە نەمێنێ ئەوە نەکبەتی و بەدبەختیە. ئێمە لەگەڵ درەختە هاوبەشین لەوەی کەوا ئێمە کاتی هەناسە ئەدەین ئۆکسجین هەڵەمژین دووەم ئۆکسیدی کاربۆن ئەدەینەوە بە لە هەناسەکانمانە. درەخت عەکسی ئێمەیە، عەکسی ئێمەیە، ئەو غازەی ئێمە ئەیدەینەوە ئەو هەر ئێمەژێ و ئەیکا بە ئۆکسجین و ئەیداتەوە بە ئێمە. یعنی لە هەر شوێنێکە درەخت زۆر بێ ئەوە ژینگەی ئەو شوێنە پاکە. بۆیە ئاینی پیرۆزی ئیسلام زۆر زۆر جەخت لەسەر ئەوەکات. چەندین حەدیثمان هەیە تاکید لەسەر ئەوەکاتەوە کە ئینسان ئەبێت ژینگە بپارێزێ بە تایبەت لە چاندنی درەخت. حتا پێغەمبەر لە حەدیثێکا فەرمێ ئەگەر بینیت قیامەت هەڵسا، یعنی خۆر لەم لاوە هەڵهات، جمعەیەک خۆر لەم لاوە هەڵهات، تۆیش نەمامێکت گرتووەتە دەسەوە ئەتەوێ بیچێنی پێغەمبەر ئەفەرمێ صلی الله علیه وسلم مەڵێ ئەوە تازە قیامەتە، تازە من نەمامم بۆ ئەوەیە کە ئەم نەمامە سەوز بێ و لە بەرەکەی بخۆم و لە سێبەرەکەی دانشم وا مەڵێ. ئەگەر زانیت قیامەت هات نەمامەکەی خۆت بچێنە تۆ ئەجر و پاداشت دەسەکەوێت لەسەر ئەو چاندنە. سیرکەن خۆشەویستەکانم، سیرکەن بزانم چەندە ئیسلام تاکید لەسەر چاندنەوەی درەختەکە. حتى هەندێک درەختەیە لە شریعەتی پیرۆزی ئیسلامە حرامە هەڵکەندنی، هەر حرام کراوە هەڵکەندنی. ئەگەر هەڵی بکەنی ئەبێ کەفارەتی بدەی بە گوناه حسابەکرێ. شریعەتی پیرۆزی ئیسلام زۆر زۆر جەخت دەکاتەوە کەوا ئێمە ژینگە بپارێزین، ئاگامان لە ژینگە بێ. ئەو ژینگەی کە تایە ئەژین ئێمەی مرۆڤ بۆ ئەوە دروست کراوە مرۆڤەکان تایە بژێن، تەنها بۆ من و تۆ نییە ئێمە ئیسفادەی لێ بکەین و پاشان ئەوەی بمانەوە پێی بکەین. بۆ نمونە من کاتێک سیارەیەک ئەبینم دووکەڵێکی زۆر زۆرەکە، سیارەیەک پیکابێک ئەبینم دووکەڵێ زۆر زۆرەکە، ئەڵێم تۆ بڵێ ئەمە مسلمان بێ، تۆ بڵێ ئەمە مسلمان بێ، ئەوەنە دووکەڵ لە ئەکسۆزەکەی دوای سیارەکەیەوە دەرەچێ زۆر احتیاجی کابرا لەوانەیە خۆشی بە مسلمان بزانێ، لەوانەیە بێ بۆ مزگەوت و پێنج فەرزەش لە مزگەوت بکە، ژینگەش لەو لاوەتێکەدا بیری لێ بکەرەوە. ئینسانی مسلمانە بێ ئاوە بە ژینگە بکە. بۆیە ئینسانی مسلمان محسینە بەرامبەر بە هەموو شتێ. ئەم بوونەوەرە خوای تەعالا دروستی کردو بۆ ئێمە تایە بژین، نەک بەس بۆ من، بۆ هەموو مرۆڤایەتی، نەک بۆ ئەم جیلەی کە ئێستا لەسەر زەویان، بەڵکو بۆ چەند جیلی تریش لەوانەیە لە دوای خۆمان بژێ لەسەر ئەم زەویە، ئەبێ ئێمە مڕاعاتیوان کە حتا لە نەوت دەرکردنیشە. یعنی ئەم مەسئلە زۆر زۆر گرنگە بێ ئاگامان لێی بێ. ئێمە حتا ئەو نەوتەش لە ژێر زەوی دەرەکرێ ئەبێ ئەو بەشی خۆمانی لێ دەرکەین، بەشی ئەم نەوەیە حسابی نەوەکانی داهاتوش بکەین. بەڵام ئێمە لای خۆمان حکومەتەکانی خۆمان بەس دەرێکن و گیرفانی خۆیانی پێپڕەکەن و ماڵ و مناڵی خۆیانی پێ گەوراکەن بەسەر خەڵکە بەداخەوە. بەڵام حاکمێک ئەگەر مسلمان بێ، ئەگەر باوەڕی بە قورئان و سنەتی پێغەمبەری بێ صلی الله علیه وسلم بێ، حساب بۆ نەوەکانی داهاتوو بکە، حساب بۆ بکە نەوەکانی داهاتوو فەقیر نەبن.